ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی چوارشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. مەترسی ڕادەستکردنەوەی پەنابەری سیاسی خەڵکی شوشتەر بۆ ئێران لەلایەن تورکیاوە. لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. راپۆرتێک لەسەر پێشێلکردنی مافی ژنان لە ئێران لە ئەم ساڵدا. ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی پارسی هەفتەپە و گیان لە دەستدان و برینداربوونی 12 کرێکەر لە تاران و زاهدا. کۆبنەوەی خوازیارانی مەسکەن میلی پەردیس لە شاری کرماشان. ڕۆژی چوارشەممە 4 سەرماوەزی 1404 هەتاوی کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەن میلی پەردیس لە شاری کرماشان دەست بەوە دیناتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەشداروانی کۆبوونەوە کاماژە بەوە دەکەن کە سەرڕای 16 بەڵێنی بەرپرسان ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕادەستکرانی خانووەکانیان نەک تەنیا ڕادەستیان نەکردوون بەڵکو سەرڕای چەندین جار کۆبوونەوەی خوازیارانی مەسکەن دەست بە بەرپرسانی گەندەڵی ڕژیم وەڵامی خەڵکی ناڕازی نادرێتەوە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانی دادگای قەزای ڕژێمی کۆمەری ئیسلامی لەسەر دۆسیەکانیان سزادانی تاوانباران و هەروەها قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. مەترسی ڕادەستکردنەوەی پەنابەری سیاسی خەڵکی شوشتەر بۆ ئێران لەلایەن تورکیاوە. بە پێڕاپۆرتەکان محەممەد عەباسپور پەنابەری سیاسی خەڵکی شوشتەر کە بۆ ماوەی 45 ڕۆژە لەلایەن هێزەمنیەکانی تورکیاوە دەست بەسەر کرا و مەترسی ڕادەستکردنەوە و گەڕاندنەوەی بۆ ئێران لە ئارادا. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ پاش دەست بەسەرکران و گواستنەوەی ئەو هاوڵاتیە بۆ کەمپی پاڵەوان کوێ لە شاری ئەدرنەی تورکیا بۆ ماوەی زیاتر لە 30 ڕۆژە مانی لە خواردن گرتووە و ئەگەریشی هەیە لەلایەن دەوڵەتی تورکیا و ڕادەستی ڕژێمی کۆماری ئیسلامی بکرێتەوە. شایانی باسە ناوبراو لە گەری ڕادەستکردنەوەی بە کۆماری ئیسلامی مەترسی لە سەرگیانی یان سەپاندنی سزای قورس بەسەر و چالاکوانەدا لە ئارادایە. کۆبنەوەی ناڕزایەتی کەشاوەرزانی ناوچەی مۆغان ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە جوتیارانی ناوچەی مۆغان سەر بە پارێزگای ئەردەبێل دەست بە پێنەدانی پارەی بەرهەمەکانیان لەلایەن حکوومەتەوە کۆبوونەوە. جوتیارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە سەرڕای ڕادەستکرانی بەرهەمەکانیان بۆ ماوەی زیاتر لە 1 ساڵ بە حکوومەت هێشتا پارەی بەرهەمەکانیان پێنەدراوە و بۆ هۆیشەوە نەک تەنیا توانای بەردەوامی پشکەکەیان نییە بەڵکو لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری پێدانی پارەی بەرهەمەکانیان پێڕاگەیشتنی ناوەندە قەزایەکانی ڕژیم لەسەر کێشەکانیان و هەروەها بایەخدانی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی کەشاوەرزان بوون. شایانی باسە ناڕازیان جەخت لەسەرەوە دەکەنەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیم. لە سێدارەدانی حەوت بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا حەوت بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سێ بەندکراو بە ناوەکانی غوڵام عەلی ئیفتخاری، ئەرسەلان بێهبەهانی و شەهموراد دهقانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی نەیشاپور، سەبزەوار و عەدڵابادی شیراز لە سێدارە دراون. هەروەها 4 هاوڵاتی دیکە بە ناوەکانی حەمید ئەمینی، ئەشکان شەهرابی، قاسم سەرلەک و ئەمین چەهارباشی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی کاشان، ئەلی گودەرز و گۆرگان لە سێدارە دراون. راپۆرتێک لەسەر پێشێلکردنی مافی ژنان لە ئێران لە ئەم ساڵدا بە پێی ئامارە فەرمیەکان لە سەرەتای ئەم ساڵەوە لانی کەم 176 ژن لەلایەن هاوسەرەکانیان یان بناماڵەکانیان وەکوژراون و هێشتا کۆمەڵێکی زۆر لە تاوانبارانیش سزا نەدراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم ساڵ 136 ژن لەلایەن هێزەکانی داری دەسەڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و لانی کەم 45 ژنی دیکەش لەلایەن ڕژیمەوە لە سێدارە دراون. هەروەها 163 ژنی دیکەش لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە حکمی زیندان یان شەلاقیان بەسەردا سەپێنراوە. شایانی باسە لە سەرەتای هاتنە سەر حکمی ڕژێمی کۆماری ئیسلامی و تەنانەت پاش دەستپێکردنی شۆڕشی ژن ژیان ئازادی ساڵانە ڕێژەی تونند و تیژی و گوشار بۆ سەر ژنان و
بە تایبەت ژنانی چارەک لە کۆمەڵگادا بەرزتر بووەتەوە. کۆبوونەوەی ناڕزایەتی خەڵکی شاری گالگیش دژ بە چالاکی کۆمپانیەکانی ڕژیم لەو ناوچەیە. ڕۆژڕابردوو کۆمەڵێک لە دانیشتوانی شاری گالگیش سەر بە پارێزگای گوڵستان دژ بە چالاکی کۆمپانیەکانی ڕژیم وازیان گەیاندن بە سروشتی ئەو ناوچەیە کۆبوونەوە. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتون، خەڵکی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بۆ دەکەن کە بەهۆی چالاکیەکانی چەندین کۆمپانی لە ئەو ناوچەیە سەرچاوە ئاویەکان سروشت و خاکی ناوچەکە و هەروەها دارستانەکانی هیریکانی زیانێکی زۆریان بەرکەوتوو و خوازیاری کۆتایی هاتنی چالاکیەکان بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان و هەروەها سزادانی تاوانبارانی دژ بە سروشت بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و کۆبوونەوەکانیان. گواستنەوەی سادق سەداقەت بۆ زیندانی لاکانی ڕەشت. بە پێڕاپۆرتەکان سادق سەداقەت موعەللێمی خانشینکراوی دانیشتوو لە شاری داراب سەر بە پارێزگای فارس لە زیندانی ئەو شارە بۆ زیندانی لاکانی ڕەش ڕاوانەکراوە. بە پێڕاپۆرتەکان ئەو هاوڵاتیە ڕێککەوتی 29 ڕەزبەری ئەم ساڵ لەلایەن هێزەکانی داری دەسەڵاتی ڕژیمەوە لە شاری داراب دەست بەسەر و پاشان ڕەوانەی بەندێنخانەی و شارەکرا. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو چالاکوانە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنێتی وڵات و چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی دەست بەسەر کراوە و پاش کۆتایی هاتنی لێپرسینەوە لەلایەن ئەو هێزانەوە ڕەوانەی بەندێنخانەی عادڵابادی شیراز کراوە. ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی پارسی هەفتەپە. بە پێڕاپۆرتەکان کۆمەڵێک لە حەق دەستە دواخراوەکانی کرێکارانی شیرکەتی پارسی هەفتەپە لە مانگی ڕەزبەری ساڵی 1430 هەتاویەوە پێیان نەدراو و تەنانەت وەڵامی ناڕزایەتیەکانیشیان نادرێتەوە. بەوتەی کرێکارانی ناڕازی بەهۆی بەڕێوە نەچوونی گەڵاڵی ڕێزبەندی پیشەکان لە ئەو شیرکەتە گوشارێکی زۆری ئابووری کەوتوتە سەر کرێکاران و دۆخی ژیانیان لە خراپیدایە. لە بەردەوامی ناڕزایەتیەکانیاندا ناڕازیان خوازیاری پێدانی هەڵدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمکاناتی ڕیفاهی و ئیمەنی شوێنی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەی و هەروەها بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێ ڕێژەی هەڵاوسان بوون. دوایین هەواڵ گیان لە دەستدان و برینداربوونی 12 کرێکار لە تاران و زاهدان. ڕۆژی سێشەممە 4 سەرماوەزی 1404 هەتاوی لە دوو ڕووداوی جیاواز لە شارەکانی تاران و زاهدان 10 کرێکار بریندار و 2 کرێکاری دیکەش گیانیان لەدەستدا. بە پێڕاپۆرتەکان بەهۆی ئاگرگرتنی ناوەندێکی بازرگانی لە ناوچەی سادقیەی شاری تاران کرێکارێکی تەمەن 34 ساڵ گیانی لەدەستدا و 10 کرێکاری دیکەش ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. هەروەها کرێکارێکی دیکەی خەڵکی شاری زەهدان بە نازناوی محەممەد قاسمی تەمەن 50 ساڵ و شاخڵ لە شیرکەتی ئێران پەیمای زاهدان بەهۆی پێکدادانی ئۆتۆمبیل گیانی لەدەستداوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن هەر شاد.